15 فڕۆکەی جەنگی ئیسرائیلی بە پێشکەوتووترین چەکەوە بەرەو ئاسمانی قەتەر جوڵان. لە ئاسمان تانچی سوتەمەنەکانیان پڕکرایەوە. دەموشەکیان لە یەک کاتدا ئاڕاستەی ئامانجێک لە دەوحە کرد لە هێرشێکی بێپێشینەی ئەو وڵاتەدا بۆ سەر سەرکردەکانی حەماس، هەرچەندە حەماس دەڵێن سەرکردەکانیان ڕزگاریان بووە. هێرشەکەی سەر دەوحە لە کاتێکدا بوو حەماس سەرقاڵی تاوتوێکردنی دوایین پێشنیازەکانی ترەمپ بوون بۆ ئاگربەست. ئەمریکا کە خاوەنی گەورەترین بنکەی سەربازیە لە دەوحە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەڵێت ئاگاداری هێرشەکە بوو و ئەویش قەتەری ئاگادار کردوێتەوە، بەڵام قەتەر دەڵێت دەخولەک دوای هێرشەکە ئاگادار کراوەتەوە. شوێنی هێرشەکە تەنها 2 کیلۆمەتر دوورە لەو هۆتێلەی ترامپ لە مانگی ئایاردا و لە سەردانەکەیدا بۆ قەتەر تێیدا مایەوە. هێرشەکە پرسیاری زۆر لەسەر ئاسایشی هاوپەیمانەکانی ئەمریکا لە کەندا و دەوروژێنێت لە کاتێکدا ئاسمانی ئەو وڵاتە لەلایەن ئەمریکاوە دەپارێزرێت. قەتەر دەهەمین وڵاتە کە لە ئۆکتۆبەری ساڵی 2023ەوە لەلایەن ئیسرائیلەوە دەکرێتە ئامانج لە غەزەوە تا لوبنان، لە سووریاوە بۆ عێراق، ئێران، یەمەن و میسر تا ئاوە نێودەوڵەتیەکانی نزیک ماڵتا، کەشتی فلۆتیلا لە تونس و دواتر دەوحە. ئیسرائیل وا دیارە دەیەوێت سنوورەکان بسرێتەوە لە چوارچێوەی جێبەجێکردنی نەخشەی ئیسرائیلی گەورەدا. ئیسرائیل هێرشەکە بە پەیامێک بۆ تەواوی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەنێت. ئەوەش واتە هیچ وڵاتێک چیتر پارێزراو نییە، تەنانەت ئەگەر لەژێر سێبەری ئەمریکاشدا بێت.